وێنە بکە زەوی ببێتە شوێنێکی زەبەلاحی بێژیانی بیابان، هیچدارێک گژ و جیایەک ڕۆکێک باڵندەیەک و ئاژەڵێک نەمێنێ. لەولاو لەوێ بوونەوەرێک ببینی لەسەر دوو قاز بڕوە، لە دوای لێکۆڵینەوەیەک بۆت بە دیار بکەوێ کە ئەمانە مرۆڤن. ماچیان پۆشیوە، چاویلگەیان پۆشیوە، پوتێکی توندیان لە پێ کردووە، ناهێڵن سانتیمێکی پێستیان بە دیار بکەوێ. هەوڵ دەدەن خۆیان لە تیشکی خۆر بپارێزن، چونکە خۆر بووەتە دوژمنی ژمارەیەکی ژیانی گشتی بۆ هەمووان. تیشتی خۆر بە خێرایی گەرممان ناکاتەوە، بەڵکو بە نەرمی و کاریگەریانە تیشکە سەر و بنەوشەیەکەی پێستمان لەناو دەبا. ئەمە فیلمێکی خەیاڵی زانستی نییە، بەڵکو قسەی زانایانە کەوامان بەسەردێ گەر بەردەوام بین لە لەناوبردنی چینی ئۆزۆن. سەرەتا بابزانین چینی ئۆزۆن چییە؟ ئۆزۆن گازێکی ڕەنگشینە لە گەردی ئۆکسجین پێکاتوە، ناوەکەی لێونانیەوە بەمانای بۆنکردن دێ، بەمانایەکی سەردەمیانە دەکاتە بۆنی هەوای سازگار و فرێش، لە دوای هەر هەورە تریشقەیەک بۆنی ئەم گازە بەڕوونی دەکرێت. چینی ئۆزۆن گازێکە هەسارەکەمانی داپۆشیوە، لە نێوان 20 بۆ 30 کیلۆمەتر لە بەرزایی خاچی زەویەوە بەسەر تەواوی زەوی وەکو قەڵغانێک کار دەکا بۆ نەهێشتنی گەیشتنی تیشکە زیان بەخشەکانی خۆر بۆ سەرزەوی. ئەم چینە 600 ملیۆن ساڵ لەمەوبەر لە کەشوهەوای زەوی پەیدا بووە. بەسوپاسی ئەم گازەوە ژیان لەسەر زەوی دروست بوو و تا ئێستاش بەردەوامی هەیە. با ئێستا بپرسین چی ڕوودەدا گەر چینی ئۆزۆن تەنەکتر ببێتەوە یانیش بە تەواوەتی ون بێ؟ یەکەم زیان بەرمانکەوێت تیشکە توند و تیژەکەی خۆرە، تیشک دانەوەیەکی پڕ نەخۆشی ڕووخێنەر بەرزەوی دەکەوێت. ئەماش ڕاستەخۆ دەبێتە هۆی شێرپەنجەی پێست. زانایان پێشبینی دەکەن تەنانەت 1% چینی ئۆزۆن کەم بێتەوە ڕێژەی نەخۆشیەکان 2 بۆ 3 لەسەر ڕاستەخۆ زیاد دەکا. بە تەنەکبوونی چینی ئۆزۆن ئەو کەسانەی ئێستا لە شوێنە باکووریە خۆشەکانی زەوی دەژین دەبنە یەکەم کەس ئازار بچێژن. کاریگەریەکان جیاوازیان زۆر دەبێت. ئەو کەسانی ڕەنجی پێستیان کاڵە و چاویان ڕنگدارە واتە شین و سەوز و ڕەساسیە زیاتر زیانیان بەردەکەوێت. بەهۆی ئەم تیشکدانەوەیەوە سیستەمی بەرگری لەش بێهێزتر دەبێت. ئەمە ژوا دەکا نمونە نەخۆشیەکانی وەکو مەلاریا زۆر بە خێرایی زیاد بێت. هەروەها بەهۆی تەنەکبوونی ئۆزۆن نەخۆشیەکانی چاو زیاتر دەبن، بە ماوەیەکی زۆر کەم خەڵکی کوێر دەکا. تەنیا خەڵکی بەهۆی نەمانی چەتری ئۆزۆن ئازار ناچێژن، بەڵکو ڕۆکەکان ناتوانن فۆتۆسەنتانسز بکەن، واتە خۆراک بۆ خۆیان دروست بکەن. بەهۆی تیشکدانەوە زۆرینەی ڕۆکەکانی سەر زەوی دەمرن. ئەم تیشکدانەوە دەکا بەچکە و هێلکەی زۆر لە گیانداران نەبێتە گیاندارێکی تەواو لە بچووکیەوە دەمرن. چەندین زۆرە گیانداری مایکرۆ دەمرن، بە مردنیان سیستەمی سوودگۆڕچەی زەوی تێک دەچێت. ئاژەڵەکان ڕوەک نییە تا بیان خۆن، مرۆڤیش ناتوانێت ئاژەڵ و ڕۆکەکان بخوە. هەروەها تەنەکبوونی چینی ئۆزۆن پلەی گەرمی زەوی دادەبەزێنێ، چونکە ئێستا 20% گەرمی زەوی بەهۆی ئۆزۆنەوە لە زەوی دەرناچێ. گەر ئەم گەرمیە دەرچێ سیستەمی کەشوهەوای زەویش بەرەو تێکدانی یەکجارەکی دەڕوا، بە باران بەفر هەمووی تێک دەچێ و کارەسات دروست دەکات. تەنیا چەند دەیەک پێش ئێستا کونی گەورە لە چینی ئۆزۆن دروست ببوو. بە خۆشحاڵیەوە زانایان بە خێرایی کوونەکانیان دۆزیەوە، ئەڵارمی ئاگداریان پێکرد. تێگەیشتنی یەکەم لە 1985 ڕوویدا. زانایانی بریتانیا چەند کونێکی گەورەی چینی ئۆزۆنیان لەسەر ئەنتارکتیکا دۆزیەوە. چەندین کونی بچووکی دیکەشیان لە دەوروبەری ناوچەکە بەڕووبەری 2 ملیۆن کیلۆمەتر دۆزیەوە. زانایان دەستیان بە لێکۆڵینەوە کرد کە بۆچی چینی ئۆزۆن بەرەبەرە دەست بە نەمان دەکا کونی تێکەوتووە. سەرەتا ویستیان لۆمەی سروشت بکەن، بە تایبەتی بورکانەکان هۆکارن کە چینی ئۆزۆن تەنک بووە، بەڵام بۆیان بە دیار کەوت لەو کاتە بورکانەکان ئەوەندە بەهێز نەبوونە بتوانن لە چینی ئۆزۆن بدەن و کونی بکەن. دواتر بۆیان بە دیار کەوت کە چالاکیەکانی مرۆڤ تاکە هۆکاری سەرەکیە ئەم چینە تەنەکتر بێ. ڕوون بووەوە بەهۆی سووتانی پاشماوەکان کە بەگشتی بەلەناوبردننی پاشماوەی خەڵکی بەکاردێ یەکێکە لە هۆکارەکان. هەروەها سووتانی هەر شتێک کە گازی هایدرۆجینی دەخاتە کەشوهەوا هۆکارێکی دیکە ئەو گازە پاشماوەیە لە فڕۆکە و موشکەکان بەجێ دەمێن، دەبێتە هۆی تەنەکبوونی ئەم چینە زێڕیە. تەنانەت زانایان دەڵێن لەگەڵ دەرچوونی یەک موشک بۆ ئاسمان بەهۆی سوتەمەنیەکەی کە دەیسووتێنێ 10 ملیۆن تۆن ئۆزۆن لەگەڵ خۆی لەناو دەبا. ئەم هۆکارانەی باسمان کرد هیچیان زیانە گەورەکەیان نەگەیاندووە.
زانایان لە 1974 لە زانکۆی کالیفۆرنیا بۆیان ڕوون بەوە کە چینی ئۆزۆن لەلایەن کلۆرۆفلۆرۆ کاربۆنز بە ژمارە یەک زیانی بەردەکەوێت. ئەم گازە بە فریانز دەناسرێت کە لە هەموو سەلاجەیەک و ساردکردنەوەیەکی ماڵەوە نێو ئۆتۆمبیل سبلیتەکان بەکاردێ، واتە تەبریتی ئۆتۆمبیل و سبلیتەکان ڕۆژانە چینی ئۆزۆن لە ناو دەبن. بۆ ئەم دۆزینەوەیە زانایە خەڵاتی نۆبڵی پێدرا. بۆ چاکردنەوەی ئەم چینە لە 1970 دەستگایەک دروستکرا بە ناوی The Montreal Protocol هەڵسان بە باندکردنی یان کەمکردنەوەی ئەو گازانەی زیان بە ئۆزۆن دەگەێنن. لە کۆتاییش توانیان بە ڕێژەیەکی بەرچاو کەمی چینی ئۆزۆنی ناوچەی ئەنتارکتیکا چاک بکەنەوە. مرۆڤایەتی توانێت ئەم کێشەیە تا ڕادەیەک چارەسەر بکە. گەر ئەو زانایانە نەبوونایە دەبێت ئێستای جیهان چۆن بووایە و چەند ملیۆن کەس تووشی شێرپەنجە ببوونایە. هەرچەندە هێشتا زووە ئاهەنگ بجێڕین، چونکە بەپێی داتایەکی 2010 چاکبوونەوەی ئۆزۆن بەرەو هێواشبوون چووە، چونکە ڕاستە کارگەکانی جیهان ئێستا کۆنتڕۆڵ کراون، بەڵام کارگەکان لە زیادبوونن. زۆرێک لەو مادانەی زیان بە ئۆزۆن دەگەێنن باند کراون، بەڵام هەندێک کارگی چینی بە شێوەیەکی نایاسایی بەردەوامن لە سووتاندنیان، چونکە پارەیەکی زیاتریان بۆ دەگەڕێتەوە. لە کۆتایی پێویستە لەسەر هەمووان زیاتر ئاگداری سووتانی هەر پاشماوەیەکی کیمیایی و خۆراکی بن، تەنانەت گەر زۆر پێویست نەبێ هیچ شتێک نەسووتێنرێ باشترە و کەمتر وزەی پیس بەکار بهێنرێت، چونکە بەلاوازبوونیان تەنەکبوونی ئەم چینە قەڵغانە زێڕیەی ئۆزۆن تاکە بوونەوە زیانی بەرکەوێ ئێمەین مرۆڤەکان.